زێر وەکو ئەلماس گران دەبێ و کەم کەس دەتوانێت بیکڕێ. هەروەک خۆمان دەبینین ڕۆژانە نرخی زێر بەرداوام لە بەرزبوونەوەدایە. هۆکاری ئەو بەرزبوونەوەمان لە دکتۆر نەوزات هەماوەندی مامۆستای زانکۆ و ئابووریناس پرسی. ئەو بە 1964 وێت ئەو شەڕە بەردەوامەی کە لە نێوان لێزەکاندا هەیە مەبەستی شەڕی ساردا وای کردووە نرخی زێر بەردەوام لە بەرزبوونەوە دابێ. چونکە هاوڵاتیان و بازرگانان بڕوایم بۆ دراوە نەماوە کە کاری پێ دەکەن. چونکە هەر ڕۆژێک ئەو شەڕە ساردە ببێ بە شەڕی گەرەم ئیدی ئەو پارەیە هیچ بەهایەکی نامێنێ. وەکو ئەوەی کە لە ڤەنزوێلا چەند وڵاتێک دیکە ڕوویدا کە بە عارەبانە پارەیان دەبرد بۆ بەدەستێنانی تەبەقەیەک هێلکە. بۆ ئەوەی کە هاوڵاتیان و بازرگانە تووشی حاڵە نەبن ئێستا دەستیان داوەتە زێڕکردین کە ئەمەش وای کردن نرخی زێر بەرز بێتەوە. بۆ نمونە لە شاری هەولێر بازرگان هەیە ئەو پارەی کە هەیبووە گۆڕیوێتەوە و کردوێتی بە زێر 100 کیلۆ زێر پێکڕیەوە. دکتۆر نەوزاد وتیشی هۆکارێک دیکەی بەرزبوونەوەی نرخی زێر ئەو داواکاری زۆرەیە کە لەسەریەتی. کانەکانی بەرهەمهێنانی زێڕیش ناتوان ئەو هەموو زێڕە بەرهەم بێنن. خۆشتان دەزان هەر شتێک داواکاری زۆر لەسەر بێ ئیدی نرخەکەی بەرز دەبێتەوە. نرخی زێر وای لێدێ کە بەقەت ئەلماس بێ کەم کەس دەتوانێت بیکڕێ. بۆیە لای دکتۆر نەوزاد وایە لە چەند ساڵی داهاتوودا شوێنگرەوەی زێر پیا دەبێت. ئەویش کە زیوە هاوڵاتیان بۆ ژنهێنان و مامەڵەی ڕۆژانیان لە جیاتی زێر زیو بەکاردێنن. ورد و دریشتیان بابەتە زیاتریش لە ماڵپەڕی 964.kr بخوێننەوە.